ئەم شانۆگەریە زۆر چیرۆکیشی گرنگی مێژووی گەلی کوردستان لە قۆناغێکی گرنگە هێناوەتە سەر تەختی شانۆ و باس لە نەهامەتیەکانی گەلی کوردستانەکە کە لە ساڵی 1990 لە کۆڕەوەکە کە بەسەر گەلی کوردستانە هاتووە. لە هەمان کاتە باسی ڕۆڵی بەریتانیا کە ڕۆڵی دیبلۆماتکارەکانی بەریتانیا کە لە وەزارەتی دەرەوە کە چۆن کاریان کردووە بۆ دروستکردنی ناوچەی ئارام. هەڵبەتە ئەم دەستپێشخەری بریتانیەکان بوو کە ئەو کاتە سەرۆکوەزیران جۆن مێجەر لە کۆبوونەوەی یەکێتی ئەوروپا لە برۆکسل پێشنیازەکەی ڕاگەیاند و پاشەوە فەڕەنسا و ئەمریکا وەکو هاوپەیمانیەک پارێزگاریان لە ناوچەکە کردو ئەو هێزانەیان نار بۆ ناوچەکە بۆ ئەوەی کە کوردەکان بپارێزن. بۆ ئێمە دروستکردنی ناوچەی ئارام دەرفەتێکی گرنگی دا بە هەرێمی کوردستان کە موسساتەکانی خۆی دابمەزرێنێ، موسساتە دیموکراتیکانی دابمەزرێنێ لە پەرلەمان، لە حکوومەت و لەو کاتەوە تاکو ئێستا گەلی کوردستان و هەرێمی کوردستان گەشەی کردووە. دیارە شانۆگەریەشی لەو جۆرە کە لە بەریتانیا کرێیشێکە لە چاراکی و جۆڵەهەرە گەورەکانی دیبلۆماسیەتی کەلتوری کە لێرە ئەنجام دراوە کە پرس و بابەتەکانی دۆزی کوردستانی بۆ لێرە هێناوەتە سەر تەختی شانۆ کە ژمارەیەکی زۆر لە بیانیەکان جگە لە کورد کە تەمەشای هاتن بۆ تەمەشای ئەم شانۆگەریە کە ئەمە دووەم جارە پیشانە درێتەوە. جاری پێشوو 4 هەفتە بەردەوام بوو و لەسەر خواستێکی زۆر هەفتەیەکی تریش نمایشیان کردەوە لێرە و لە دوای شانۆگەریەکە بە هەمان شێوە پاناڵێکی گفتوگۆکردن هەبوو لەسەر گرنگی بابەتەکان، لەسەر گرنگی دروستکردنی ناوچەی ئارام کە تێیدا باڵوێزی پێشووی بەریتانیا لە عێراق و هەروەها لە کارکتەری سەرەکی کە ڕۆڵی هەبوو لە دروستکردنی ناوچەی ئارام ئەویش لە پەناڵەکەیا بوو کە باسی ئەو کاتەیە کرد چۆن هەوڵیاندا کە ئەو پرس و بابەتە بوروژێنن. ئەمەش زۆر گرنگە، پامێکی زۆر گرنگە لە کاتێکا کە مرۆڤ دۆستی زاڵە بێ بەسەر دوودڵی سیاسیەکانە گۆڕانکاری دروست دەکات. من شانۆگەریەکە بەڕێوە بم وەک بەڵگەیەک لەسەر ئازایەتی و خۆڕاگری گەلی کورد لەسەر چیاکان و توانای نائاساییان بۆ مانەوەیان. لە چیرۆکەکەدا هەموو ڕۆڵە جیاوازەکانم کۆ کردوتەوە کە ڕۆڵی دیبلۆماتکاران و ڕەوەندی کوردی لە لەندەنە کە دەربارەی کەسایەتیەکە بە ناوی دلاوەر عەلادین، هەروەها بوێری ژنانە لە چیاکان و بۆ من چیرۆکێک بوو تاوەکو نیشانی بدەم لە کاتی قەیرانەکاندا چی دەکرێت و دەتوانرێت چی بکرێت بۆ یارمەتیدانی خەڵک. زۆر دڵخۆش دەبم لە کوردستان نمایشی بکەم، ئەمە بە تەواوەتی خەیاڵی دەبێت و دڵخۆش دەبم فیلمێکی لێ دروست بکەم چونکە بۆ من وەکو فیلمێکە لە ئێستاوە باگراوەندی جیاواز دەبینم و کەواتە زۆر دڵخۆش دەبم شانۆگەریەکەم ببەمە کوردستان بۆ سلێمانی و هەولێر و دهۆک و وەک دیاریەک بیدەمەوە بە گەلی کورد. Really give it as a testament back to the Kurdish people. I'm Yad Din, the producer and director of Safe Haven, which was written من یاددینم دەرهێنەری شانۆی پەناگەی ئارام کە لەلایەن دیبلۆماتکاری پێشوو کریس باوەرسەوە نووسراوە و لێرە لە شانۆی ئارکۆلا پێشکەشمان کرد. چیرۆکەکە خاڵی وەچەرخانە لە دیبلۆماسی نێودەوڵەتی و لە مێژووی گەلی کورددا. گێڕانەوەی ئەم چیرۆکە ڕاستەقینەیە شەرەفێکی گەورە بوو بۆ من کە وەک کوردێک لەو چیرۆکانەمان زۆرن، بەڵام ئەمانە ئەو جۆرە چیرۆکانن کە پێویستە لە ڕێگای میدیاوە بگێڕدرێنەوە. لێرەدا لە ڕێگای شانۆگەریەوە نمایشمان کرد. زۆر شانازی بە هەموو ئەوانەوەکەم کە بەشدار بوون لەگەڵمان.
مشاركم لو مسرحية صدفة بو بمقابلة مكلا جيادي و لوم نارد بماتيريالي خوم وبيد بخوشات فقراري دا لمسرحية كم داني مشاركم زور خوش بو زور كودلين بكردي يعني حكاياتي ما تاريخي كردان زور معروف نية لعالمي غربي وعالم ناظر لما تسمع ليه هاتو بس ما صعبت شي تو ينبوين لا مسرحي بم او حكاياتي بلتنا قصي بلتن زور مهمة لبوما ولبو كردان حتى عالم بزان